تماشاوانên hêja em li muzexaneya bajarê Mazlûm, bajarê Helepçe niha em li ber wesayîtekê ne. Ev wesayît wekî wedhundir mûzê de jî dî sûretê cenaza avêtibûn vê wesayîtê. Ev wesayît ew wesayît e. Wesayîtek doj e jêr dibêjin. Plaqa wê jî hîn li ser wê ye. Wekî hûn dibînin zeng girtiye ji bo bibe îbret. Ji bo ji zalima re bibe rûreşî û ji mazlûma re jî bibe îbret li vê muzexanê danîne. Li gel wê ew bombê got avêtine ew bomba jî piştî got teqiya ne tenekê wan maye, qalkê wan nîvala maye, ew jî avêtiye. Ev wesayît bi vê wesayîtê cenaze wekî kevira bar dikirin. Ji xwe Xwişka Leyla hundir muzexaneyê jî behs kir. Got yanî ev ne karekî însanî û ne jî îslamî û ne jî qanûnî bû. Yani cenazê jin û mêr û zarok û îxtiyar hemû wek kevira barkin bi dozerê kevira barkin avêtin vê wesayîtê. Ev wesayît piştî Herêma Kurdistan statiya wê çêbû ev wesayît anîn vê muzexanê danîn boî got bibe ibret. Xwişka Leyla jî 2 deqa 3 deqa înşallah ji me re behsa vê wesayîtê bike. Fermû Xwişka Leyla. ئەمە ئەو ئۆتۆمبیلەیە کە وەکو هەر شتێکی کەیتر لە خەڵکی شاری هەڵەبجە لەو کاتا سوودیان ئەبینی لە ئۆتۆمبیل بۆ هاتوچۆ بۆ گواستنەوە بۆ کردن لە کاتی کارە ساتەکە ئەو ماڵانەی کە ئۆتۆمبیلیان هەبوو خۆیان و خانەوادەیان بەتەما بن سوود لەو ئۆتۆمبیلانە وەربگرن و خۆیان دەرباسکەن لەو کارە ساتە و لە ژەهری ناوشار دەرچن و بچنە ژینگەیەکی گونجاوتر بۆ هەناسەدان. کللتوری ئێمە شوا بوو هەر بە تەنها خێزانەکان خۆیان سوودمەند نەبوون لە ئەو مڵکیەتی خۆیان لەو شتانەی کە خاوەنددارەتی ئەکەن بەڵکو خزم و دۆست و دراوسێشیان بانگێشتە کرد بە یەکەوە بە کۆمەڵ و بە دەستە جەمعی بڕیاریان ئەیا لە کاتە سازەکاندا. خاوەنی ئەم ئۆتۆمبیلە خۆی و خێزانەکەی و خزم و دەر و دراوسەکانیان هەمویان ڕۆشتە ناو ئۆتۆمبیلەکە بۆ ئەوەی خۆیان دەرباسکەن لەو گازە ژاهراویە. بەڵام بەداخەوە هەناسە و ئۆکسسیجین لەو منتیقا کۆتایی پێهات نەیانتوانی هەناسە وەرگرن و بژین و خۆیان دەرباسکەن هەمویان ئەم ئۆتۆمبیلە بووە بە کۆتا جێگایان ڕوفاتیان لەوێ بەجێما و گیانی پاکیشان گەڕایەوە بۆ لای پەروەردگاری عادل و میهرەبان ئینشاءڵڵا بە ئومێدین خوای گەورە لەوێ سەقەرەبووی بۆ کردمنەوە یەکێک لە باخەکانی بەهشتا دای نابن و ژیانێکی شایستەی پێبەخشی بن. ئەمە بوو بە کۆتا وێزگەی ئەوان و لەوێ بەجێمان تەرمەکانیان و تا دواتر ڕێکخراو مرۆیەکان هاتن و بەهانایان و تەرمەکانیان بردن لە کۆڕێکی بە کۆمەڵا ناشتیان و کەس و کار و بنەماڵی ئەم خاوەن ئۆتۆمبیلە ئێستا ئۆتۆمبیلەکەیان وەکو ڕەمزێک بۆ شەهیدان و بە کۆمەڵی ئەم شارە لە ناوێنێتە حوشەی مۆنۆمنت و دایان ناوە تا بێتە پەندێک و دیکۆمنتێک بۆ کارەسات. Yani remzê mezlûmiyet. بەڵێ ڕەمزی مەزلومەتی ئەم شارەیە ئەم شارە با ئەگەر لەو کاتەشا تێداویستیان هەبێ بەڵام خۆژینگەکەیان وا لەبار برا نەیانتوانی هەناسی تیابن و خۆیان دەرباس بکەن. دەست خۆش خوشکا لەیلا خان ساڵ. Temaşavanên hêja di derbaza muzexaneyê de ev tesvîrek Ömer Xawerî şehîd Ömer Xawerî ye li derbaza muzexaneyê danîne semboleke zulmê ye rûreşiya zalima ye rastî got meriv temaşe dike meriv tehamül nake kelîme têra tarîfa wê nake. ده تو راز بلا دای کات بدنگی دی که سبیر بازان ملر
بلا دایکات بدنگی دیگه سبیر بازان ملیر را بدا و دلنگی خوهل ده بگر المیر بچی من باجار حرب چی لولو لاول گوری عادتی کبناری کد بیجنا داری خوشادار ملیا کتاد که مخوار دکن خیرین لبهاری لاو آخ آف دکه بگولی داری گل گل چین ود بشرن هلدک شنج خوارج آسیمان رحمت باری ایرو او روج لاو کد بیجن روجک روج باسیم باری برخی بلا دایکاتش بو خاطر دلالی که بردل خوشمیر گوچی منو دشت و زوزان و ملوبانین حلب چه قفش بقفش مل بمل گرز بگرز کوم بکه گلوگی هاین رنگین بلا باسیم بارک حفت رنگا بهونه کولو سکی گلگین بینه بگلو گلچینه بخملینه دست و زنده دلالی که دردل خوب نقشینه برخلاخ تماشاوانên hêja li muzexaneya bajarê Helepçe wekî hûn dibînin balafirek li verê danîne ev balafir ya got beşdarî bombebaranê bûye ew bixwe ye me pirsî me got gelo sembol e got na yanî müdûrê müze got ev balafir ya beşdarî bombardimanê bûye wê bixwe bomba anîye ev qalkê bombayê vala jî hûn dibînin vê balafirê bajar saet 11 û çarîkek sibihê de bombardiman kir bi gazê kîmyewî ev balafir û pîlotê vê balafirê qatilê vî bajarê qatilê 5000 Kurdê Müslümanî mahsûm û qatilê bajarekî got seranser ji binî de xera kiriye hûn dibînin boî muzeyê li verê danîne temaşa mêvanê got tên muzexanê ziyaret dikin muheqeq tên vê balafirê jî temaşe dikin wekî hûn dibînin balafirek mezin e balafirek got di hengama bombardibaranê de beşdarî bombardimana Helepçe bûye dîsa li verê tank hene panzer hene top hene yê got bajar ji bil balafirê û bombardimanê bi tanka jî li bajêr xistine bi gulê tanka bi gulê topa li bajêr xistine piştî herêma Kurdistan hat damezrandin nûnerê herêmê ew wesayîtê got beşdarî vê komkujiyê bibûn ew wesayît anîn li hewşa muzexaneyê danîn boî got bibe ebret boî got mêvanê ziyaretxanê van wesayîta bibînin belê temaşevanên hêja em îro li Kurdistana Başûr li bajarê Helepçe ji xwe nabêyna wê û Silêmaniyê heştê kilometreyê Helepçe navçeyê bi parêzgeha Silêmaniyê ve girê dayiye deşt e hêlek wê hudûdê Îranê ye sînorê Îranê ye di navbêna wê û Îranê de çiyakî mezin çiyakî bilind heye keke kameraman pêş xwedike çiya hema piştî wî çiyayî Îran e piştî bombardimanê yê got şehîd bûn ji xwe şehîd bûn yê birîndar gelek ji wan birê de di dema revê de mirin gelek ji wan jî bi zor xwe gihandin Îranê bes yê got bi saxî ji vê bombardimanê filîtîn ew jî hemû çûn Îranê nexweşxana di nexweşxana de çermê wan şewitî bûn qismek ji wan kor bûn qismek jî bi nexweşînî cuda ketin û wan nexweşiya şehîd bûn li Îranê nexwesim li paytextê wê Tehranê niha goristanek şehîdê Helepçe yek mezin li wêrê jî heye çunkî qasî di hengama bombardimanê de li vî bajarî şehîd bûn ehlê Helepçe hema qasî wan jî paşê li Îranê li paytextê wê li Tehranê bi wan nexweşiyê got bi tesîra wan bombê jar got li ser jiyana wan tesîr kiribû li ser tendurustiya wan tesîr kiribû li Îranê ew jî şehîd bûn qismekî pir hindik di Helepçe de
جوه کیمیا بارانه فلتین وکی هون دبینن اف پانزر جی و دمینه یگو کتنه شر باجار یکسر دانه برگولا yani tiştek ne parasına ne mizgef parasına ne kilise parasına ne havra parasına ne ciye saziye hükümeti fermi parasına yekser bazar dana bergula brasi umere ve zulme tamaşet ke zulma hulagay Moğol de biramere ancak hak vaskırı bu hulagu ye Moğol Cengiz Han ancak Afgas zulüm kırı bu بس یگو اف ظلم کرن جی دمک کرد ده خدا دست مظلوم اودان جزا کرن بلکی جزا کرن وان جی کلو کدر مظلوم نبو درمان لبلی وان جی لدنیای جزا کشان انشاءالله لاخرت انباورن جزاوان هین مستره براستی از از نزانم و ظلما حلبچه کلمه من ترا تعریفا ظلما و ناکه و یه تیم ورجی از باورم کلمه ترا تعریفا ظلما لوی باجاری لوی خلق مظلوم هاتیه کرن کلمه تره ناکنه بس رب ذو انتقام ام باورن ظالم پشتی صدام جی یگو ظلمه دکن وکی صدام جزا کر و وانجی جزا بکر لا وقت دایقه تبوی نیت چودشت و زوزانه های وجبای فلکی تنبو کوید مها آدار روژا بهار و باسیم باره لا وید دوسا گلیل کلیل کاد جاسیمان آگر و جحر ور خوار لا آخدلو لا مدی عورا سیمان لحفکت لسر باجار حلب چه چار هاوی دور وگری عورکی رشد گل مشکی تاری مگو قیلا و نشان رحمتی يا لورا بيشي مدقوت مها داري وقت باسم باري ملياكت جاسي مان داد كبن خواري دكن قيرين لبهاري اخد قوت نافد كبقول يدار جاسي مان رحمت دباري لا وزن ظالم جطالعي تبو ياج بختي مبو ترس وقري چرخا فلكي برخي مدرقا جامي ومزقفتي دا وياد شير دوسا شيري داي كيدا ذا خوار جحرا جاسي مان باري كوجي دهات بهنا سوهبن سور السور هناري تماشاوانن هجا ام لکردستان باشور لبازار حلبچه مظلوم ام لجیکی گلک بالکیشن ام لبر درگاهی کی بالکیشن لبر مالک بالکیشن بویشم هاتن ور براستی بلکی هون مراق بکن ده کمکوژی حلبچه ده براستی جی مروفک ببو سمبول مل مزخانه جی ونهی پیش وکر او شهید گو ببو سمبول بناو عمر خاور امنها لبر مالاوی جیگو عمر شهید عمر خاور کوری دستی ویده کوری پیچکی دستی ویده جیگو لی کتبو لی شهید ببو کیم جارا کیمیوی لی شهید کتبو ام لبر مالاوی نام هاتن حلبچه ما پرسا مالاوی کر که حکمت و خوشگاه لیلا خان گوتا که امی وبمنا بر مالاوی نها ام لبر مالاوی نه براستی او روژا گرینگ او روژا زور زحمت او روژا گو اوره آسیمان جی بوی ظلما و حسر غضب دباران بناو وی روژه ده دماغو هم هاتن بردری شهید عمر خاور او روژ دمجیه مده بجام بو از باورم و دمجیه وده جی بجام ببه اون حزکن دیسا یگو دوی کمکوژیه ده لجینه بو و جوی کمکوژیه بساغی فلتی بو خوشکا لیلا خان حسین دیسا لگل میا او که حکمت اون حزکن از دیسا میکروفون دریجی خوشکا لیلا خان حسین بکم چونکی براستی جی یمن کلمه ترا تعریفا و ظلمه از پیشکش و بکم لحلبچه از نابینم یعنی از نخوازم در حق حلبچه ده قصه بکم با آخوام از این میکروفون دریجی خوشکا لیلا خان بکم
الوی دری که عمر خاور و کوڕێ خوا شەهید ببوون بەرا خوشکا لەیلا خان وێ دەما زۆر زەحمەت بەرا پێشکەشیمە بکە فەرموو خوشکا لەیلا خان بە ناوی خی گەورە ئێرە ماڵی جێگای نیشتە جێبوون و ماڵی خێزانی شەید عومەری خاوەر بووە لە پێشکارە ساتەکە بەهۆی کارە ساتەکەشەوە خانۆکیان تێکشکا و ڕماوە و ئەوان پێشتر پێش ئەو کارە ساتە لێرە ژیاون ژیانێکی ئاسایی هەرۆک و هەر خێزانێکی ئەم شارە ژیاون و ڕۆژگاریان بەڕێ کردووە بەڵام بەهۆی کارە ساتەکەەوە کۆی خێزانەکە ئەندامانی خێزانەکە گیانیان سپارد و گەڕانەوە بۆ لای پەروەردگار و شوێنەکەشیان بە هەمان شێوە بەرخەش بوو قینی ڕژێمی بەعس کەوت و وێران بوو لە ساڵانی دوای ڕاپەڕین ئەم شوێنە کە پاشماوەی ئەو بنەماڵەیە بوو بنەماڵەکە ئەندامانی ئەو بنەماڵەیە وارسەکانی هەمویان بە کۆدەنگی بەخشیان بە هەڵەبجە بە شاری هەڵەبجە ئەم مڵکە و وەزارەتی ڕۆشنبیری بە هاوکاری چەند خێرخوایەک ئەم بینایی بنیات ناوەتەوە و پێشکەش کراوە بە مۆزەخانەی هەڵەبجە ئێستا ئەمە بووە بە مۆزەخانەی هەڵەبجە و پێشبەشتر شەید عومەر لێرە ژیانی کردووە هەروەکو هەر کەسێکی کەیتر لێرە ژیاوە و دوهاناسەکانی ژیانی دواتکاتەکانی تەمەنی لێرە بەڕێ کردووە شەید عومەر لێرێ کەتبوو ینی شوێنەکەی هەیە لە شوێنێکی ترێ بەس ئەمە شوێنی نیشتە جێبوونی بووە بەڵام لێرەوە کاتێک کارەساتەکە بوو وەکو خەڵکی ئەم ناوچەیە هەوڵیان نا شار بەجێبێڵن بڕۆن خۆیان دەرباسکەن بەڕێکەوتن بەڵامەکی لە چەند کۆڵانی پشتۆتر لەوێ کۆتایی بە تەمەنیان هات و گیانیان سپار نەیانتوانی شار بەجێبێڵن و خۆیان ڕزگار بکەن کۆی بنەماڵەکەیان تیاچون هەیکەلێویژ لەسەر دیوار بەڵێ ئەوە ئاماژەیەک بۆ شەید عومەر و خێزانەکەی پەیکەری ئەوان نەخشێنراوە لەسەر بینای مۆزەخانەکە کە ڕەمزی شەیدانی هەڵەبجەیە ئاماژەیە بۆ نەخشەی هەر چوار پارچەی کوردستانیش ئەمە پێشتر ئێمە ڕێکخراوێکمان هەیە بۆ داکۆکیکردن لە مافی بنەماڵی شەیدان و بەرکەوتوانی چەکی کیمیایی بارەگای ئەم ڕێکخراوە لەم ماڵەیە بووە بنەماڵەی شەید عومەر بەخشیوانە بە هەڵەبجە ئەوانش ئێرەیان بە گونجاو زانیوە لێرە کۆبوونەوە و کار و چالاکیەکانیان لێرەوە ئەکرد و داکۆکیان لە بنەماڵەی شەیدانە کرد ئەمە تابلۆی ئەو ڕێکخراوی ڕۆخراوی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە تەماشەوان هەنێجا خوشکە لەیلا خان دەبێژە ئەف دەر سازیە خەیری یا ji bo şehîdê Helepçeye yani ev malkirine saziya xeyrî ji bo şehîdê Helepçe û kirine wek muzakê şwa heykelê şehîd Ömer jî li ser wê xuşka Leyla kesek ji mala Ömer şehîd Ömer xawer ما yani jinê kesek ma hemû şehîd bûn hiç kesekîan nemawe li xêzanekêwan hemûyan giyanî xweyan bexşî bem xak û ew inşallah spas xuşka Leyla آخ بدلا هیلا لولا هیلا لولا هیلا لولا هیلا لولا هیلا لولا لولو لا سبيا زب ديار باجار حلب چدكت مز نزانم گلو سوجو گناه ما چبويو مدي كلكام ترس ودگريا كونه مجنا و كون راب بالا فرلا سيمانا مجدو مانك بخور هل دابويو لولو لا بلا ومصيبه قدمها دار دست بك بهار دهاتي سر اهل حلب جبلكي نه سر باب كوجي اندمروان گورو هرچه كل داو چيابويو هلالا مال میرات ظالمان هیچ کافر و کولداری غربی ورگرت بون بچک و سلاح حیوانی کیمیایی فرق نخست نواجن و زاروک و کالو پیرا نگوت نب انسان نگوت نب حیوان تمام روح برند حلب چوی هی واغل من گلو قلیابوی تماشاوانên hêja şehîd Ömerê Xawer Malawî pêşîwe kir keke kameraman sûretê Malawî li ser dîwarê malê heykelekî wî jî çêkirine di dîwêr de çêkirine neqişandine xuşka Leyla agahdar dike dibêje çaxa bombê kîmyewî rejma Seddamî behsî ser bajêr de berda û bêhna sêva hat şehîd Ömer jî
کوڕێ خۆی بچووک خستە حمێزا خۆیت پێچۆکێدە دەبێژ ماڵ بازدا هات لڤێرێ ئیدی تااقەتاوی نەما کەت و لڤێرێ نەفەسا خۆی پاشیدا شەهید بوو یعنی نابێنا ماڵاوی و جێلێ کەتیە ئەم نها ژی ماڵاوی هاتن باوەڕ بکەین 105 مەترەیە شەهید عومەر لڤێرێ کەت خوشکە لەیلا شەهید عومەر شەید عومەر هەر وەکو هەر خێزانێکی کەیتر کە هەستی بە ناهەمواری ژینگەی شار کرد و هەستی بەوە کرد کەوا گازی کوشندە ڕژاوە خێزانەکەی ئاگدار کرد و خۆیان کۆ کردەوە بۆی دەرچن ماڵیان لەم کۆڵانەی ئەمجی و ئێرەوەیە و بەڕێکەوتن بۆی دەرچن شار بەجێ بێڵن بەڵام بەداخەوە ژینگەی شار ئەوەنە ژەهراوی و پیس بوو بوو نالەبار بوو بەشی ئەوان و خێزانەکەی هیچ هەناسە نەما و هیچ ئۆکسسیجین نەما هاتن هەتا گەشتنە ئێرە لێرە دو هەناسەکانی ژیانیان کۆتایی پێهاتوو تەرمەی پیرۆزیان ئەلێرەدا بەجێما و گەڕانەوە بۆ بەردەم پەروەردگار لێرێ سپارت بەڵێ لێرە مایەوە تا دوایە ڕێکخراوە مرۆیەکان هاتن و تەرمەکەیان برد ئەسپەردەیان کرد گۆڕاوی بهشت بە ئینشاءالله خدا ببەخشێ هەموو شەهیدان ئەو هەموو شەهیدانی هەڵەبجە و گشت کورد و گشت شەهیدانی مسلمانی جیهان خۆش بێت و ئینشاءالله بە نیعمەتەکانی خۆی لە ڕۆژی دواییدا قەرەبوویان بۆ بکاتەوە ڕاستیژی تو هەر گەورێکی باژارێ هەلەبجە تو ڕاکە ji binê muheqeq zulüm wê bipejiqe mazlumiyet wê diyar bibe ji binê wî gevirî çunkî bajarekî yekser zalima dabû berxwe zulüm serda baran dibû û hemû ruhbera ji vê zulmê par girtibû heta dar devî ruhber heywan însan zarok nebat dîwar devî çiya hemû ji vê zulmê par girtibûn ji ber wê her bihostek wê bi rastî jî got were ziman ancak karê zulma li ser xwe tarîf bike. آخ دبرخي لاویروس بیم دا و دلنگ خوهدا جور دا هاتم بسر باجار حلب چه مدی کلوک و خانست و خوارم بسر جامیاده مدی قیزه خام بو که سر بخیلی زاوی دست بحن نفسا داوی ددن سوتک شوا درنای زاروک لبر پیسی را دایکا به رحمان کالو پیر بسر هفدا قلیان لاو آخر لاو تدبی آخر زمان تمام رحبرا یک بی یک روح و جاندان لاو تدبی فرعون جنوب مصر هاتن سر تختان ويا ظلم أصحاب نقطة جنوب الرح وشاخ ودان برخي أخذ برخي تماشاوانên hêja em li bajarê Helepçe mala şehîdekî em hatine mala şehîdekî rastî ne ya şehîdekî ye aîlake hemû şehîd bûne hew du kes li peywan maye niha jî em hatin mexwest em wê malê ziyaret bikin kek hikmet û xwişka me Leyla Xan me anî vê malê rêberî kirin me anîn vê malê dayika malê xwişka Şînoxan li gel me ye ew diya wê bavê wê birayê wê xizmê wê hemû şehîd bûne ew û birakî xwe li heyatê maye hûn hez dikin ama bi kurtahî hes û ramanê wê em ê bisînin xwişka Şînoxan serê we sax be بەخێر بێن سێ چاو بە خێراتنتان دەکەم کەناڵە بەڕێزەکەتان بە خێراتنی لەیلا خانیشەکەم hûn aîla we hemû şehîd bûn بەڵێ هەر من و خوشیەکەم لێرە ماوی du kesman بەڵێ لێرە temenê we çend bû dema got ew katê got kîmyabaran hat temenê we çend bû وەڵام من لە سێ ئیبتیدایی بووم îbtidayî ya serekê îbtidayî سەرەتایی seretayî بەڵێ temaşevanê nêja xwişka Şînoxan dibêje dema ew kîmyabaran ser bajêr dibarandin dibe çûm îlkokul birincî sinif yanî sereta yekemîn dibe ez û xwişka xweman li peywan dibe çûm yê we hûn li kerê bûn ew kat ئەو خوشکەشم کەیسە ماوە لە ژیانە لێرێ ئەو کاتە هەشتا لەدایک بوو ئەمەنی هەشت مانگان بوو belê heşt mangan bûn ew ça بەڵێ belê مانگان بوو ئێستا ماوە بەڵام زۆری لاکە belê
ئایلاوە چەند کەس شەهید بوون خوشکاش وەڵایی دایکم لە کارە ساتەکە دوای 2008 باوکم مەر بەو کارە ساتە ڕۆی ساڵێک و چەند مانگێکە برایەکی تریشم مەر بەو کارە ساتە ڕۆی لە بەریتانیا تازە تەنمەکەیمانێ ناوێ خوشکە لە دەرەوەی وڵاتە یەکێکیان لە نەمسایە گومبووی هەڵەبجەیە لە کیمیابارانەکە گوم بووە تەمەنی و کاتە شەشی ابتیدایی بوو سەرەتایی ئێستا لە وڵاتی نەمسایە زۆر هیلاکە ویش لە جێگەیە خوشکە نەخۆشخانەیە خوشکاشینۆخان شازدێ مانگی سێ هون چ هەستکە وەڵا جا چی هەستێک بوو کەس چی هەستێک بوو ئێمە و کاتە هەمومان مناڵ بووین هەمومان لە ترساین تر کارەساتێکی زۆر دڵتەزێن و ناخۆش بوو بۆ هەموو هەڵەبجە بۆ هەموو جیان بۆ هەموو جیهان هەموو دنیای هێنایە سەر خەت بەڵامەکم ئەم گەڕەکەی ئێمە کەسی نەماوە هەمووی ئەم بەرەوبەر منتیقی عومەری خاوەر هەمووی تیاچووە هەر ئێمە ماوین ئێمەش هەمومان نەخۆشین ئێستا بەس خۆمەوەم خوشکەم لێرە ماوینتر ئایلەمان هەمووی تیاچوو ساڵێکە برایەکم ئێوە خۆش هەر بەو ڕووداوە برایەکی ترم لە ئەڵمانیایە ئیسا هەر لە چارەسەرەویش سەرێوەسا بە و گۆڕەوان بهشت بە خۆدا ببەخشینە و خۆدا زاڵمارە نەهێلەیە ئەف زولمکردن سەدام و عەلی حوسێن مەجید وانژی جەزای خۆکشان لە دنیای جا کەسێک لە باتی ئەو هەموو قوربانیە کەسێک لە بری هەموو قوربانیە چی لە بابەتەکە ئاگۆڕێ هیچ شتێک لەو بابەتە ناگۆڕێ هەڵەبجە 10,000 بریندار کراوەتە قەرەبووی نەفەرێک چی لە بابەتەکە ئاگۆڕێ 5,000 بەرکەوت شەهید دراوە ئەو ڕۆژە خۆزگا بە خۆزگای خوا ئێمەش 5,000 و یەکەمی کەس بووینایە ئێمەش حەزمانەگەرە ڕۆ ڕۆژە تیابچوونایە ئەمە حاڵە ئێمەی وانتیا عیلاج و نەخۆشین و هەموو ڕۆژێ بڕۆ بۆ ئەوروپا و بێرەوە مناڵی نەخۆش و خوشکم نەخۆشە هەموو 2 ڕۆژە لە نەخۆشخانە دەرم کردووە ئێستا شەممە بە تەمان بیبن بۆ ئێران خزمێوەژی شەهید بوون کەسوکار جا هەڵەبجە هەمووی کەسوکاری یەکە دراوسێکەوە بێ خزم دە فەرقی چییە گەڕێکی ئێمە هەمووی هەر کەسێک خەڵکی شوێنێکە ئێستا لەم گەڕەکایە ئەم دیدی بەس دەم کۆڵانە بەس ئایلە ئێمەتیاین و یەک ماڵیکە تەنها خۆی ماوە ئەیتر هەمووی تیاچووە لەو کارە سادە خۆدا ببەخشینە خوشکە شنۆخان جارەکە دەم سەرساغیە ژوە وش هەموو خەڵقی هەلەبجە دەخوازن خۆدا ژۆرازی بە زۆر زۆر سپاس خۆدا ژۆرازی بەلێ تەماشاوانن هێژاوەکی هون دەبینن یعنی خوشکە شنۆخان مەگۆ مەرڤێوە دبێ هەموو هەلەبجە مەرڤێمە بوو یعنی دەبێ جیرانێمە عومەر خاوەر و یێدن و دبێ هەموو باژار دبێ برایێمە بوون هەموەڵاتیێمە بوون دەبێ فەرتونەیە ئایلاوێ هەموو شەهید بوون ئەو خوشکە مایە لژینێ شخوا دباژێر دەیێ ئایلێ شەهیدا تو نەبە تو پەیدا ناکە محەقەق هەرج ئایلاکێ مرۆڤک دوو حتا هەنێک ئایلەش بینیدە هەموو شەهید بوونە وەکیل موزەخانەیەژی هات دیارکردن کە کەکرەمژی گۆ 37 کەس هەو یەکمانە یەک نەفەرمانە ژمالێوان بڕاستیژی یعنی لڤی باژارەی زولمێ مەرف حتا مەژیە هەندوور هەستیە خوا بەرمایە زلمێ مەرە حەز دکە جارەکە دێ لە باژارێ هەلەبجە سەرساغیە ژمالبات و هەموەڵاتیەوان و ژە هەموو گەلێ کورد و گەلێ مسلمان را خواست ئاخ دەبەرخێ بەرخێ دایکە تەپۆر کوڕ و ڕەبنەلا لۆ ئەماد بێژم ڕەبی نابینا هەوارە مەزلوم و خۆدا دەتو پەردە نەخۆیانە لەو ماد بێژم ڕەبی 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 نەتو دزانی ئەمژی مسلمانم بێ کەس و بێ خۆدا نەژتە پێ بە کەسێکی مەنی نەتو کۆکەوان زاڵما بقەلینی کەڤرێ وان لەسەر کەڤرا نەهێلی حەیفا مەژووا هەلینیە ئازادیەکی خۆش بۆ مە تەمامی ئومەتێ دیگەل کوردا بشینی ڕەبی ئاخر ڕەبی 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 ڕەبی
آخ